بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. السلام عليكم ورحمة الله وبركاته. برياني إيمان دار خشكاني عزيز مسلمان، دڵسۆزانی پەیامی ئیلاهی و پەیامی حەق، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. دیارە وەکو ئەو دەنگۆیە بڵاو بۆتەوە لەسەر ئێمە کەوا لادراوین لە وتار، بەڵێ بێگومان لەلایەنی وزارەتی ئەوقافەوە بانگیەش کراوین دوای 15 ساڵ خزمەت بە مزگەوت بە عەقیدەی سەحیحی موسڵمانان، دوای 15 ساڵ داوا و بانگەوازی بۆ کەلیمەی تەوحید، وەمان دەزانی کەوا فی سەبیل الله بووە کە کردومانە و کە فی سەبیل اللهش ئینشاءالله. وانزانێت کەواڵن حەقی دامەزراندنی خۆتە، حەقی ئەوەت کەوا جەزات بدرێتەوە، بەڵام جەزامان بەوە دراوەوە کەوا لە وتاردان دوور کراینەوە، بۆی کە پیانوتین بۆ ماوەیەکی کاتی لە وتاردان دوور دەخرێتەوە. بەڵێ ئەو دەنگۆیەکەوا بڵاو بۆتۆ بڵ لە وتاردان دوور خراومەتەوە، و ئومید دەکەم خوای پەروەردگار ئەوەی کە کردومانە لە مودەتی ئەو 15 ساڵە خوای پەروەردگار لە ئێمەی وەرگرت بێت و زەخیرەیەک بێ بۆ قیامەتمان. و من وەکو خۆم ئەوەی کە توانیمە لە داوا و بانگەوازی بۆ دینی خوای پەروەردگار گەیاندوومە، و پێچم وایە زۆرێک لە دۆستان و لە برایان و لە ئەحباب و موسڵمانان و ئەمجارە ئەوانەی کەوا بە شوێنی حەق گەڕاون ئەو شایدیمانە بۆ بدەن بۆ قیامەتمان و لە حوزوری خوای پەروەردگارە. بێگومان ئیش ئێمە ئیشی پێغەمبەرانە عەلا نەبینا عەلەیه الصەلاة وەسەلام. الله تعالى لآية صوت لشش سورة آل عمران دفرمي فما وهنوا لما أصابهم في سبيل الله. براستي پیغمبران لدعوة و بانگوازی بۆ دینی خوای پەروەردگار هیچ کاتێک سستی ڕووی تێ نەکردوون کەوا ئەو هەموو ناڕەحەتی و تەنگ و چڵەمە هاتوۆتە پێشیان، ئەو هەموو دژایەتیە کراون، بەڵام الله تعالى فەرمێ لە ڕێگەی من کە تووشی ئەو هەموو موسیبەت و ناڕەحەتیە بوون فما وهنوا، تووشی وەهن و سستی و لاوازی نهاتون، وما ضعفوا وما استكانوا. ئەوانە نە تووشی ضعف بوون نە تووشی ئیستیکانە بوون. ضعف واتە وای لێ نەکردون کە بڵن کاکە بەخوا ئیتر بەسە باواز بێرین، ئیتر ئێمە ئیشی خۆمامان کرد. بەڵکو ئینسان هەر لە بیدایەتی دروستبوونی کە باڵغ بێ و دینی خوا ئەناسێ واجبی سەرشانێتی ئەو داوا و بانگەوازی دینی خوای پەروەردگار کە 124,000 پێغەمبەری بۆ هاتووە بیگەێنێت هەتا ئەو ڕۆژەی دەمرێت. وەمە استەکانوا، و هەروەها هیچ کاتێکیش سەرشۆڕ و زەلیل و زەبوون نەبوون لەوەی کەوا بڵن ئیتر بەسمانە کاکە تا ئیتر بوەستە، ئیستیکانەیان نەکردووە بڵێن ئیتر وەڵا واز دێنین لەم داوا و بانگەوازیە. بەڵکو داوا و بانگەوازیەکان نەبەسراوە بە مینبەر و بە مزگەوتەوە. مینبەر و مزگەوت یەکێکە لە هەزاران جێگە بۆ داوا و بانگەوازی. خوای پەروەردگاریش ئەوەی کردووە کە ئەلحەمدولله ئێمە بە فەزلی خوای پەروەردگار و بە سوپاسی خوای پەروەردگار ئەوەی لەگەڵا کردین بتوانین بۆ ماوەی 15 ساڵ لە خزمەتی ئەو خەڵکا بین لە مینبەر و جێگەی پێغەمبەر عەلەیه الصەلاة وەسەلام. و ئەمەش ڕۆژگارەوە تیلکە الأیام نداولها بین الناس، خوا ڕۆژگاران لە بینی خەڵکا دەسوڕێنێ. کێڵێ ڕۆژگارێکی باشتر نەبێت کەوا مزگەوتێکی چاکتر و شوێنێکی باشتر و داوەیەکی گەورەتر و فەراگیرتر دروست نەبێت. ئەمە ئیشی خوایە و ئیشی بەندەکان نییە، و ئەوەش کە خوا دەیکا ئێمە پێڕازین. بەڵام تەناڵم بەداخەوم بۆ ئەو بەناو مامۆسایانێکەوە تەشیران بە ئێمە کرد، سوکاتیان پێکردین، ئێمە و ئەوان و بەردادگای خوای پەروەردگار، ئەوانەی کە دەوانێت وەڵا ئێمە ئەو بە مامۆسا نازانی، وەکو ئەوسەکە وەکوەوە وابوو کەوایان زانی من دوکتەراکەم لە کولەکەی تەڕهێنابێ، بەڵام ئەوان دوکتەراکەیان
لە ئاسمان و پێدرابێ و ئەو هەموو تاشیرکردنە و سوکایەتیکردنە. بەهەرحاڵ ئێمە لە مەدرسەیە گەورە بووین، لە لای باوکێک پەروەردە بووم کەوا فێری ئەدەب و ئیخلاقی کردوم، لە مەدرسەیەکی قورئان و سنت پێگەشتوم کەوا فێری ئەدەب و ئیحترامی کردوم. بۆیە من ئەو لەفزانە بەکار ناهێنم کەوا ئەو بەناو مامۆسانە بەکاریان هێنا بەرامبەر بە ئێمە، چون زۆر بە گەورەتری دەزانم ئیسلامەکە کەوا وڵامیان بەمەوە. زۆر ئەو ئیسلامە لەوە گەورەتر دەزانم کەوا کەسانێک بێن بیانەوێت دەنگی حەق و دەنگی ئەو ئیسلامە کبکەن و بچووکی کەنەوە، لە حاڵەکە هەموو شتەکان کە من باسم کردووە کە دژایەتێک بەرامبەر بە من دروست بووە لەو شتانە هەمووی کەلیمەی حەق بووە و هەمووی دەلیل بووە، بە هەموو تەحەدای یەک کەسیش بە دەلیل نەیتوانیوەتی وڵام من باتەوە، هەر هەمووی گشتی بە تووڕەبوون و بە دیفاع لە ئەو مەنهەج و ڕێبازەی کە لەسەری بووە هاتووە وڵامی منی داوەتەوە. ئەنیا کەسیان بە قورئان و بە حەدیث وڵامی منیان نەداوەتەوە. بەهەرحاڵ ئەتوانم تەنها ئەم ئایەتەم بیرەکەیتەوە لە سوورەتی بروج کە الله تعالى فەرمێ إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات، ئەو کەسانێک کەوا ئەبنە هۆکاری ئەزیەتدانی ژنانی ئیماندار و پیاوانی ئیماندار، تووشی فیتنە و ناخۆشی و ناڕەحەتی و بەڵایان دەکەن، ثم لم يتوبوا، لە دوای ئەوە تەوبە ناکەن ناگەڕێنەوە، فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق. بۆ ئەوانە بە تەئکید عەزابی جەهەنم هەیە و عەزابێکی سووتێنەریشە جەهەنم بۆیان کە حازر کراوە. بۆیە بەڕاستی ئەوانێکەوە سوکایەتیان پێکردنی بەناو مامۆستا بینی خۆیان و خوا تەوبە بکەن، ناڵم لە من ناڵم بینی خۆیان و خوا تەوبە بکەن ئەو غەڵەتی کە کردویانە، لەوەی کەوا ئەیود وەڵا بۆ قاری موئەزن ناشێت کەچی ئەگەر بگەڕن بە شوێنی غڵەتەکانیان کە ئەوەندە زۆرن تحمل ناکرێت، لە حاڵەکە ئەمە داوای دەبێتمان کرد لەگەڵیان ناتوانێت دیبێت و دانیشتنیش لەگەڵمان نابکەن، ئەو جورئەتەشیانە نەبوو کاتی خۆی. و هەروەها ئەو مامۆساکەی ترکە وەڵاڵە بە مامۆسایی نازانم، جا مامۆسایی جەنابەت نییە بیبەخشی بە من، مامۆسایی فەزڵێکی خۆی پەروەردگار بەخشیوەتی بە من و خەڵکی شاهیدە لەسەر مامۆستابوونم یا مامۆستا نەبوونم. ئەمجاریش ئەوانەی کەوا منواڵ و هەرزەیەکەوە بەم لاو بە ولاوە ڤیددیۆیەکی من بڵاوەکەنەوە ها مامۆستا نەیتوانی فڵانشت بخوێنێتەوە، ئێمە خۆ مەلایکە نین کاکان، ئێمە وەختی وایە کەلیمە هەر بۆت نایە بیخوێنیتەوە، هەر نایەتە سەر زمان بخوێنیتەوە، هەتا کوردیەکەی خۆت وەختی وایە زمانی کوردیەکەی خۆت نایەتە سەر زمان بیخوێنیتەوە. کابوو ئەگەر هەڵەیەکیشمان کردووە یەک هەڵەمان کردووە، هەڵەکەشمان خۆ مەلایکەنی وتوان کولی بەنیادەم خەتا دەکات و قەدیش ناڕەحەت نیم لەو حەدیث 800 حەدیثی پێغەمبەر کە شەرحی بکەی ئەگە کەلیمەیە یا دوو کەلیمە بۆ دنێت یا بە هەڵەش بخوێنێتەوە احتیاجێ بەلای من و کاکە خالیدی کوڕی وەلیدا یا قائیدە یا قائید نییە، لە حاڵەکە قورئانیشی دەخوێندەوە و هەڵەشی دەکرد ڕۆژنیان وڵات تۆ قائید نیت، لە حاڵەکە سەردەمی پێغەمبەر قائید بوو عەلەیهی سڵاو وسەلام، لە سەردەمی ئەبوبەکر قائید بوو، لە سەردەمی عومەر چەند ساڵ قائید بوو، دوای لای برد هەمتر هێنایەوە هەر قائید بوو. سەیف الله المەسلول بوو، کاتێک کە مردیش دایکی دەگریایی بەخوا تۆ بەقەد 100 پیاو جورئەت و هەبوو، تۆ هەر خۆت 100 پیاو بووی. ئیمامی عومەر ئەیفەرموو وەڵاهی ڕاستەکەی ئەی دایکی خالید بەخوا 100 پیاو بوو، بەخوا بەرامبەر بە 100 پیاو بوو. لە حاڵێکیشا ئەو بچووکی نەکردەوە کە مەلاکانی ئێمە ئەمڕۆ دەبینن بەداخەوە بربوونتە گیانیەک لە باتیەوە خەریکی ئەو عەقیدە و بیر و باوەڕە بن، لە بارتی ئەوەی کەوا ئومەی ئیسلامی ڕێخەن مەلاکانی ئێمە هەر فێی چەقەچەق و وڵامدانەوە و سوکایەتیکردن بە یەکترن و بە ئیخلاقێکی ناشرین، بە سلوکێکی ناشرین، بە بەرخوردێکی ناشرین سەر ڕایوەش کە بەداخۆ سەریکیان سپی کردووە، ڕیشیان سپی کردووە. ئێستاش فێری ئەو ئەدەبە حیوارە نەبوون کەوا چۆن حیوار و بە ئەدەب لەگەڵ بەرامبەریانە بدوێن. بەداخەوەم کۆتایی قسەکان بەمە دێرمەڵێ کابرایەکی نەحوی جارێکیان لەناو کەشتیەکە ئەپەڕێتەوە لەم بەرەوە بۆ ئەو بەری بەحرەوە ڕووبارێک بووە، دیارە بەلەمەوانێک کە لەبەر خۆر ڕەش بووەتەوە لەناو بەلەمەکەیەکەوە خەڵکی بەم بەر و بەو بەر کردووە، خەڵکی بە پەڕاندۆتە لە ئاوەکە. ئەڵ کابرای نەحوی بە عەنعەنە و تەنتەنە نیشێ بەناو بەلەمەکە و کە سوارە بێ بۆ ئەوەی بیپەڕێنێتەوە، کاتێک سوارە بێ ئەڵێ بە کابرایی بەلەمەوان کە ڕەش بۆ تۆ بەبەر خۆرەوە و دەسوپلی هەمووی ترەکیوە و خەریکی ئیشکردنە، پێڵێرە کاکە تۆ هیچ لە نەحو دەزانی؟ ئێشەڵە نەوڵە کاکە ئیش من ئیشێک نییە وەکو علمی نەحو تا لێی شارەزام، ئیشی من ئیشی پەڕاندنەوەی خەڵکە و ئەنجا نژادانی خەڵکە لەم ئاوە لەم بەر بۆ ئەو بەرەوە. بەڵێ ئای چیت کرد؟ نیوەی
عمرت بەفەنا چووە کەوا علمی نەحو نازانی. ئەڵێ دوایە کە ماوەیەک چوون و گەشتنە ناوەڕاستی ڕووبار و تۆفان هەڵی کرد و باران هەڵی کرد و اینجا بەلەم کەوتە بەملا و بەولا کەوتن و خەریک و غەرقەبوون کە ئەبرای بەلەماوان وتی بە مامۆساکە و بە ئەوەی نەحویەکە کە لە علمی نەحو شارەزا بوو پێی وت ئەرە کاکە تۆ هیچ لە مەلەوانی شارەزای وا تۆفانە وا بارانە وا خەریکە بەلەمەکەمان غەرقە بێ وتی نەوەڵا من هیچ نازانم. تیدەی قوربان وڵا ئەگەر من نەحوم نەزانی نیوەی عمرم بەفەنایە ئیسا تۆ هەموو عمرت بەفەنایە لەبەرەوەی تۆ مەلە نازانین تو دەخینکەی. بازێک تووشی شیرک بوون تووشی قەبرپەرستی بوون ئیمجار ئەوان ئەڵم بە من وڵا بە قاری موئەزینش ناشێت با بە تۆ هەر فەوتاوی تۆ هەر غەرق بووی ئیمجا دێ لەسەر من قسە دەکەی وڵا لەبەر ئەوەوە بۆ قاری موئەزینش ناشێت تۆ غەرق بووی لە شرکیات ئاگات لە خۆت نییە ئەڵێ وەڵا نیوەی عمر و بەفەنایە. جا ئێوە قوربان هەموو عمرتان بەفەنایە یا ڕەبی خوا ئیسلاحی حاڵتان بکە خوا چاکتان کە و ئێوەش بوونە فیتنەی ئەوەی کەوا موسڵمانان لە داعوە و بانگەوازی لە مزگەوتێک بەبەر بن. هەر ئەوەندە دەڵێم مادەم سوژدە ئەبەن بۆ خوا بەشی خۆم گردنتان ئازا بێت بەشی من گردنتان ئازا بێت بەڵام لەوەی کەوا خەڵکتان تووشی ناڕەحەتی و دڵڕاوکی و خەفەت کرد ئێمە و ئێوە و بەردادگای خوای پەروەردگار و ڕۆژی قیامەت. وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته.